نيتي همومان فقط خالص كات وتمني همومان الله خيرك وأخير ما خيرك ئەو شوێنە پیرۆزێک لەی کۆبووینەتەوە خی پەروەردگار سوێندی پێ خواردووە والتين والزيتون وطور سنين وهذا البلد الأمين أو بلد أمينة كمكة شوێنێکی ئەمن و ئەمانە خی گەورە منیش و ئێوەی بەڕێزیشی هێنا بۆم شوێنە دەبێ هەست بۆ بکەین کە خی گەورە هەڵی بژاردوین لەوانەیە ملیۆنەها خەڵک هەبێت یعنی بە ئاواتەوە بێ بگات ئەم شوێنە ملیۆنەها خەڵک لەناو هەموویدا خی گەورە ئەوەتە اختیاری کردوین ئەوانەی کە ئێستا لێرن لە مەکەن دەبێ هەست بۆ بکەین کە نیعمەتێکی گەورەی خوا پێی بەخشیوین قەدری بزانین شکری خوا بکەین لەسەری چونکە هاتن بۆ ئێرە یعنی پاکبوونەوە لە گوناه و تاوان کەسیش نییە لە ئێمە یعنی گوناهی نەبێت کەس نییە لە ئێمە پێویستی بە لێبوردنی خوای گەورە نەبێت بۆیە کە خوای گەورە ئەو چاکی لەگەڵ کردووی هێناوێتی ئێرە یعنی دەیەوێت لێت خۆش بێت یان دەیەوێت عەفوت کە یان دەیەوێت ڕێزت لێ بگرێت دەیەوێت بە ئیزنی خۆی و بە فەضڵ و کەڕەمی خۆی بەهەشتت بەنسیب بکە ئینشاءالله بۆی بەڕێزەکانم پێش هەموو شتێک ئینسان هەست بۆ نیعمەتە بکات قەزیکە تەنها عومرەکردن نییە بەڵێ عومرەکردن عیبادەتێکی مەزن و گەورەیە الحەمدولله خوای گەورە پێی بەخشین بەڵام قەزیەکە زۆر لەوە گەورەترە هاتن بۆ ئێرە سوڕانەوە بە دەوری ئەو کەعبەیەدا و هاتن بۆ ماڵی خوا بەگشتی پاڵانەوە لە خوای گەورە ئەمە هەمووی قبوڵە ئینشاءالله دەزانن نوێژێک لێرە کە دەیکەین بە 100,000 نوێژە یعنی ڕۆژێکی ئێرەمان بە 100,000 ڕۆژی کوردستانی خۆمانە یەک ڕۆژ عیبادەت دەکەی لێرە بە 100,000 ڕۆژە ئەی کە هەفتەیەک لێرە بی بە 100,000 هەفتەیە کەواتە یعنی چۆن مۆبایلەکانمان کە شەحنی نامێنێت پێویستی بە شەحنکردنەوەیە یا ڕەسیدی تێدا نامێنێ وەحدەی تێدەکەیەوە ئێستا ئێمە لە وڵاتی خۆماندا بەهۆی مەشغەڵەت و دنیا و یعنی زۆر شت شەحنمان دادەبەزێ وەحدەمان نامێنێ ڕەسیدمان نامێنێ گوناهمان زۆر دەبێ کەچی خوای پەروەردگار کە ئەو چاکەیمان لەگەڵ دەکات بۆ شوێنێکی ئاوا مبارەکە دێین بۆ شوێنە مبارەکە ئەوە یعنی ئیمانت شەحن دەبێتەوە یعنی خوای گەورە وەحدەی تەقوا و ئیمان و حەسەناتت زیاد دەکات کەواتەوە هەمووی موژدەیەکی خۆشە ئیشارەتێکی خۆشە پەیامێکی خۆشە لە خواوە کە ئەی عەبد ئەی فڵان ئەی فڵانە پیاوە ئەی فڵانە ئافرەت من تۆم خۆش دەوێت بۆی تۆم هێنایە ئێرە بۆی ئیمانت بەرزکەمەوە بۆی لە گوناهت ببورم بۆی عەفوت کەم بۆی ڕێزت لێ بگرم زیاتر کەواتە ئینسان هەست بۆ یعنی فەضڵی خوای گەورە بکات بەسەریەوە و ئەوەندەی پێمان دەکرێت کە لێرەین کەم تەرخەمی نەکەین لە ئیستیغفار و داوای لە خۆشبوونکردن لە گوناهەکانمان لە خوای گەورە بپاڕینەوە و چەندی پێمان بکرێ حەسەنات و چاکە بکەین ئینشاءالله تعالی و هەروەها یعنی لە خوای گەورە بپاڕینەوە کە ئەخیرمان خێر کات چێ دەڵێت ئەخیر جارمان نابێ بۆ ئێرە عمر زۆر کورتێ بەڕێزەکانم خوای گەورەش لە دەرگای کەس نادات ئیزن لە کەس وەرناگرێ کەس ئاگادار ناکاتەوە تۆ ساڵێکت ماوە مانگێکت ماوە ڕۆژێکت ماوە کەسمان نازانێت یعنی لە پڕ خوای گەورە ڕۆحەکە لێ دەستێنێ و کۆتایت پێدێت جاکە ئێستا لێرین چێ دەڵێ یعنی کۆتا هاتنمان نییە بۆ ئەو شوێنە مبارەکە تا پێمان بکرێت خوای گەورە پاڕێنەوە خوای گەورە لە گوناهەکانمان خۆش بێت دایک و باوکمان خۆش بێت کەس و کارمان ئەخیرمان خێرکە بە موسڵمانی بماژێنێ بۆ موسڵمانیشمان برێنێ و لەسەر ئەو زیندومان کاتەوە چکە بەخوا ژیانی دنیا هیچ نییە هیچ یعنی ئەو کاتێک کە ڕوحت دەشێشێت ئەو کاتە بۆ دەردەکەوێت خۆی
ژیانێکی خەڵەتان دن و ژیانێکی یعنی هیچی نەبوو چی بوو بە دووە دنیا ڕامان کرد دنیا کە جێ دێڵین بە دووە خۆشیەکاندا خۆشی جێ دێڵی یعنی ئەوەی کە تۆ دەڵت پێخۆشە لەو دنیا هەمووی لە دوای خۆ جێ دێڵێت هیچی نامێنێت هیچ دەگەڕێتەوە لای خوای گەورە دەخرێتە ناو چاڵێکەوە ناو قەبرێکەوە خۆ تو کردەوەکانت چیت کردووە لە دنیا عەمەلی ساڵحت چەند بووە تەنها ئەوەندەیە کە سوودی هەبێ بۆت هیچی تر سوودی نییە بەخوا بۆیە هاتن و خەفەتی ڕابردوو دنیاشتان نەبێت کەس و کار جێ دێڵن مناڵ جێ دێڵن دنیا جێ دێڵ هیچ نییە خەفەتی بۆ مەخۆ چونکە بەهەشت چاوەڕێتە بەخوا بەڕێزەکانم هەمووی ئەوە کۆتایی بەسەرهاتی ژیانی مرۆڤ ئەوەیە ئەو لەحزەیە لە کاتی مردنتدا موژدەی بەهەشتت پێ دەدرێ دڵت خۆش دەکرێت یا لە کاتی مردنتدا یەکسەر هەڕەشەی جەهەنەم و عەذابی قەبرت لێ دەکرێت بۆیە ئەو ژیانە هەرچەندە تێیدا بژین هەر دەبێ بمرین جبرائیل هاتە لای پێغەمبەر عەلەیهی السڵاة وەسەلام فەرمووی یا محەممەد عش ما شئت فإنك مەیت چەندێک دەتەوێت بژی ئەی محەممەد عەلەیهی السڵاة وەسەلام بەڵام هەر دەمریت ئەمڕۆ یا سبەی هەر دەمریت کە بیر لە مردوەکانی خۆمان بکەینەوە ئەوان ڕۆژێک بۆ وەکو ئێمە بە تەمەنی گەنجێتیدا تێپەڕین بە تەمەنێکی لەشساغیدا تێپەڕین دڵیان خۆش بۆ بە دنیا هیچ مشکلە و گرفتیان نەبوو وان دەزانی ئەم دنیا جێ ناهێڵن ئێستا لەکوێن ئێمە ڕۆژانێک دێوا دەبین مناڵەکانمان باسمان دەکەن باوکمان و دایکمان لە دنیادا بوون دڵیان بە دنیا خۆش بوو بەخوا دێت ئەو ڕۆژە دێت عش ما شئت فإنك مەیت چەندێک بژین با بژین بەڵام هەر دەمرین واعمل ما شئت فإنك مجزي به و چەندێک دەتوانی کردەوەی چاک بکەی بیکە چونکە تۆ پاداش دەدرێتەوە لەسەر ئەو کردەوە چاکان چەندێک دەتوانی بیکە کەم دەرقەمی لێ مەکە لەگەڵ مسڵمانێک بووین وتی لا شەش پێویستی بە خزمەتەوە یعنی واتە ئێجا خۆتمان ئینسان خۆی ماندوو نەکا بۆ عیبادەت بۆ دەرەجێش خۆی بە هیلاکدا وتم بە نمونەی شتێکت بۆ بێنمەوە بۆ ئەوەی لەو مەسەلەیە حاڵی بێ وتم کەسێک کە لۆریەکی بۆ بهێنن پێی بڵێن ئەو لۆریە تاوەکو ئێوارە لای تۆیە بۆ ئەوەی شتەکانت بگوازیتەوە کەلوپەل چیت هەیە بیگوازەوە ئێستا ئەو کەسێک کە غافڵە نازانێ ئەو لۆریە بۆچی لایەتی کاتێک کە بیانەوێ شتی لێبار کرد با بە چۆن دڵت بێت بۆ ئەزیەتی ئەدەیت بۆ چەوی لێبارکەی بۆ بەردی لێبار دەکەی بۆ گڵی لێبار دەکەی وەڵڵا بنا هەم لۆریە ئەزیەت بدرێت قەینا هەندێشتی کەم کەم ئەجی ناشتی زۆر لێبار مەکە توا با ناشیرین نەبێ بە ماندوو نەبێت ئەوە خەمی لۆریەکەیەتی بارەکەی نەگواستۆتەوە جارێ ئێوارە دادێ و خاوەنی لۆریەکە دێ زەحمە لە بە سویچەکەمان دێ بۆ ئەمانەت بوولان بۆ ئەوەی ئیشی خۆتی پێ بکەی پێت نەکرد لێ دووەردەگرینەوە بەڕێزەکانم ئەو لاشەی ئێمە حسابی لۆریەکی بۆ بکە
خزمەتی لاشە دەکەیت خوا بە ئەزیەت نەخۆین با ماندوو نەبین بێتاقەت نەبێ لاشەمان نەڕۆشێ و ئەو لاشەیە ئەمانەت هەر ئەو ڕۆژەی کە کاتی مردنات خوا گەورە لاشەت لێ وەردەگرێتەوە لێت وەردەگرێتەوە لەناو ئەو قەبرەدا دەبێتەوە خاک و خۆ ئەو لاشەیە کە ئێمە خزمەتمان نەکرد و ماندوومان نەدەکرد وا چی لێ بەسەر دێت دەبێتە خاک و خۆ کەواتە عاقڵ و زیرەک ئەو کەسەیە کە ئەو لاشەیە ماندوو دەکات بۆی ئیسراحەتی پێ بکات لە قیامەتە بۆی نەیسووتێنێت بۆی بە ئاگری جەهەنەم نەسووتێت نەگوڵا من دڵم نایشتی لێبار بکەم دڵم نایە ماندووی کەم دڵم نایەت بەخوا تااقەتم نییە غەڵەتی بۆیە چەندێک کردەوەی چاکەین ڕۆژێک دێت خوای گەورە پاداشمان داتەوە لەسەر ئینشاءالله بەردەوام بین خۆمان لە هەوڵی ئیسلاح بوونی خۆماندا بین خۆمان چاکەین و هەروەها مناڵیشمان خێزانمان یەکێک لە دوعای پێغەمبەران عەلەیهیمو الصلاة والسلام وأصلح لي في ذريتي إني تبت إليك وإني من المسلمين أي خوای پەروەردگار ذريەتەکەم صالح کەی مناڵەکانم صالح کەی من تەوبەم کردو بۆ لای تۆ گەڕاومەتەوە کەواتە لە هەوڵی ئەوەدا بین بەڕێزەکانم یعنی ئەم سەفەرەمان با ببێتە دەرسێک و قوتابخانەیەک و مەدرسەیەک بزانین بۆکوێ خوای گەورە ئێمەی هێنا و بۆچی ئێمەی هێنا بۆ ئەوەیە کە یعنی گۆڕانکاری بەسەر ژیانتدا بێت بۆ ئەوەی کە تۆ ئەو کەسەی ڕابردوو نەبیت پاک بیتەوە چاک بیتەوە لەخوا نزیک بیتەوە یعنی لە هەوڵی ئەوەدا بین ئینشاءالله بۆیە کە گەڕاینەوە خوای گەورە یارمەتی دەرمان بێ هیدایەتمان بدە کە گەڕاینەوە ژیانێکی تازە و لاپەڕەیەکی سپی هەڵدەینەوە لەگەڵ خوای پەروەردگار و لە پەروەردەی مناڵ و خێزانمان ئینشاءالله و لە تەعامل و هەڵسوکەوتمان لەگەڵ تێگەڕای خەڵکیش ئینشاءالله داوا دەکەم لە خوای پەروەردگار ئەم سەفەرە بکاتە مای خێر بۆ منیش و ئێوەش و لە گوناهی هەموو لایەکمان خۆش بێت و ڕەحم بە هەموو لایەکمان کا بۆ خاتری ناو جوانەکانی پەروەردگار داوا لێ دەکەین کە ئەم شوێنە جێنەی هێڵین ئیلا بە پاکبوونەوەی تەواو نەبێت ئیلا بە بەرزبوونەوەی پلەمان نەبێت لای خۆت یا رب العالمین خوای گەورە لە فەضڵ و کەڕەمی خۆتمان بۆ زیادکەی لێمان کەم نەکەی یا رب العالمین ڕێزمان لێ بگری بێ ڕێزمان نەکەی خوای پەروەردگار لە خۆتمان نزیک بکەیتەوە و لە خۆتمان بە دوور نەخەیتەوە یا رب العالمین بەهەشتمان بەنسیب بکەی و لە جەهەنەممان پارێزی صالحمان کەی و ئیسلاحمان کەیت و إصلاحي ذاتي بين ما كيت ومناقش ما صالح كيت وآخر خير ما كيت آمين الحمد لله وصلى الله وسلم على رسول الله وبارك الله فيكم